بەخێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەیەکەین بۆ باخچەکەمان باخچەی مناڵانی ئامێز. ئەمڕۆ 12 ڕۆژ جیهانی مناڵانی خاوەن پێداویستیە کە ئەم ڕۆژە ئەکرێتەوە لە هەموو جیهانە بۆ ئەوەیە کە هۆشیاریەک بدرێ بە و خێزانانە بۆ کەسە پەروەردەکارانی کە لەم بوارە ئیشەکات کە بزان ئەم مناڵانەش کە هەن یعنی بەشێکن لە کۆمەڵگە، نابێت جیاوازیان بکرێت، نابێت یعنی بخرێنە لاوە، نابێت بە چاوێکی تر سەیریان بکرێت. ئێمە پێمان خۆشە لەم ڕۆژەیە هەموو کەس بزانێت کە ئەم مناڵانە یعنی وەکو مناڵی ئاسایی تەعاملیان لەگەڵا کرێت. هەموو کەسێک مەسەڵەن مافی هەیە بخوێنێت بەپێی جارنامەی جیهانی ئەبێ هەموو مناڵێک بخوێنێت. ئێمە ساڵانە ڕێنماییمان بۆیێت کە هەموو مناڵێک پێویستە بخوێنێت. بۆیە لەم ڕۆژەیە پێمان خۆشە کە زیاتر جەخت لەوە بکەینەوە کە مناڵانی خاوەن پێداویستیش وەکو مناڵانی تر پێویستیان بە خوێندن هەیە. ئەگەر هاتوو ئاستەنگێک هەبوو لە شولاریانە، لە بیرکردنەوەیانە، لە دواکەوتنێکیانە بوو، لە هەر بوارێکیانە ئەو کەسە پەروەردەکارانە بتوان بە هەر وەسائلێک بێ، بە هەر شتێک بێت بەرەوپێشیان بن بۆی بتوان لەگەڵ مناڵەکانە بەرەوپێشیان بن و کارەکانیان وەکو مناڵانی ئاسایی بڕات بەڕێوە. ئەمڕۆ 12/2018 دیارە ڕۆژی منداڵانی خۆخاوەن پێداویستی تایبەتە وەکو یادێک بۆ ئەو منداڵان و فەرامۆژ نەکردنی ئەم توێژە پێویست دەکا بەڕاستی هەمووان لەو ڕۆژەیە هاوخەمی خانەوادەکانیان بین بە یەکەوە تاوێک لەگەڵیاندا بگوزەرێنین و تێبگەین کە ئەم منداڵانە لە چه ئاستێکی ژیاندان وە کەس و کارەکانیان بە شێواز لە شێوازەکان بەڕاستی ماندوون. بۆیە ئەرکی ئێمە وەکو پەروەردەکاران وەکو حکومەتی هەرێمی کوردستان گرنگی بدەین بەم توێژە، لانی کەمی چەند ساتێک لە ناوناوەندەکانی خوێندن و پەروەردەییدا بەڕاستی خەمەکان دایک و باوکان بگرین. ئێمەش هاوکاریان بۆ ئەوەی ئەم چینە ئازارەکانیان زۆرە، تۆزە لە ئازارەکانیان کەم بکەینەوە. بۆیە لەم یادەیە دیارە ئێمە جارێکی کە پەیمان تازە دەکەینەوە وەکو پەروەردەکار کە خزمەتیان بکەین و بەڵێن دەدەین بە دایکان و باوکانیان. ئێمەش وەکو ئەوان دایک و باوکیان دەبین لەکوێ بە پێ ئیمکانەتی خۆمان بمانەوەی خزمەتیان بکەین، خزمەتیان دەکەین. سپاس.